سەرۆکی هەنگاریا دوو ڕۆژ بوو لە هەرێمی کوردستان بوو لەگەڵ سەرۆکی هەرێمی کوردستان لەگەڵ سەرۆکی حکوومەت کۆبنەوەی ئەنجامدا سەردانی تلسکۆپی کرد بەرەوە ئەمڕۆژ لەگەڵ سەرۆکی حکوومەت قوتابخانەیەکی نێودەوڵەتیان لە شارۆچکەی عەنکاوە کردەوە باس لە پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و هەنگاریا دەکەین بە تایبەت لە بواری سەربازی پەروەردە لە بوارە جیاوازەکاندا لەگەڵم بن بەڵێ سەرەتا لە بواری دیبلۆماسی کردنەوەی کنسوڵخانەی هەنگاریا لە هەرێمی کوردستان لە ساڵی چەند لە ساڵی 2014 کنسوڵخانەی هەنگاریا لە ساڵی 2014 لە هەرێمی کوردستان کرایەوە پەیوەندیەکان لە نێوان هەرێمی کوردستان و وڵاتی هەنگاریا چووە قۆناغێکی ترەوە و پێشکەوتنی بەخۆیەوە بینی لە ڕووی سەربازیەوە هاوکاریکردنی سەربازی و پزیشکی و مەشقپێکردنی پێشمەرگا لە چوارچێوەی هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش کە ئەویش هەنگاریان دامە لە هاوپەیمانێتە هاوکاری هەرێمی کوردستان دەکات لە ڕووی سەربازی و لۆجستیەوە لە ساڵی 2014 و تاوەکو ئێستاش بەرداوامە کە ڕاوێژکاریان لە هەرێمی کوردستان هەن کە مەشق و ڕاهێنان بە هێزەکانی پێشمەرگە دەکەن لە بواری پەروەردەکردنەوەی قوتابخانەی مێڵسۆی نێودەوڵەتی کە ئەمڕۆم قوتابخانەیە بە فەرمی لە شارۆچکەی عەنکاوە لەلایەن سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەنگاریا کرایەوە کە زیاتر لە 4 میلیۆن دۆلاری تێچووە هەم ڕێکخراوێکی هەنگاری هەمیش کۆمپانیایکی ناوخۆییشی هەرێمی کوردستان بەشدارن لە دروستکردنی ئەم قوتابخانەیە بەشدار بوونم بەستم لە ڕووی شوێنەوارەوە کارکردن و هەڵکۆڵین لە قەڵای دوین هەروەها گردی ترێن لە ڕاپەڕین لە بواری شوێنەوارشدا هاوکاری هەرێمی کوردستانەکەم بە تایبەت کارکردن و هەڵکۆڵین لەو دوو شوێنەدا بەڵێ لە بواری بازرگانیدا 11 کۆمپانیای هەنگاری لە هەرێمی کوردستانن کە زۆربەی ئەو کۆمپانیانە لە هەولێری پایتەختن نزیکەی 9 بۆ 10 کۆمپانیان لە هەولێری پایتەختە لە بواری کشتتوکاڵیدا دابینکردنی پین و قڕکەری چیمیایی بۆ جوتیاران لە ڕووی هەم پین هەم قڕکەری چیمیایی وڵاتی هەنگاریا هاوکاری جوتیارانی هەرێمی کوردستان دەکەن بەڵام ئینفۆگرافیکێک بوو تایبەت بوو بە پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و وڵاتی هەنگاریا لە بوارە جیاوازەکاندا بەڵام ئەو هەنگاریانەی کە دێن لە هەرێمی کوردستاندا کار دەکەن پێویستیان بە کارتی نشینگەیە کارتی مانەوەیە بۆ لە هەرێمی کوردستاندا بمێنەوە و کار بکەن با بزانین چەند کەس لە هەرێمی کوردستانن کە هەنگارین و لێرە کار دەکەن من میوانێکم لەگەڵ دەبێت بەڕێز کامیل بەرزنجی بەڕێوەبەری نشینگەی هەولێر لە ئەستۆدیۆ لەگەڵمان بێت بەڕێز کامیل بەخێر بێت سپاس چەند هەنگاری بەگشتی لە هەرێمی کوردستان و بە تایبەتیش لە هەولێرن چونکە بەڕێستان بەڕێوەبەری نشینگەی هەولێرن سپاس بۆ ئەم ساڵی 2021 821 کەسی هەنگاری نەک وەکو دەستی کار بەگشتی لە سێکتەرە جیاوازەکان وەکووە بەرهێن نشینگیان وەرگرتووە لە پایتەختی هەرێمی کوردستان 821 هەنگاری هاتون بە گەشتیار و بەوانش کە دەیانەوێ کار بکەن هەمووان هیچ گەشتاری بوون یان کارکردن بووە کەسانی هەنگاریان ئەوروپی بەگشتی کە دێن لە سەرەتاوە دێن بۆ بینینی ئەرزیەت یان ئەتمۆسفێری کارکردن لێرە بەگشتی ئەمانی کە ئەو 821 کەس ئەوانن دوای دراستکردنی خۆیان داوای نشینگیان کردووە کەواتە کارتی نشینگیان هەیە بۆ ماوەی 1 ساڵ لێرە ئەو 821 کەس ئێستاش ماون لە هەرێمی کوردستان هەر لێرن یان ئەوانە هاتوچیان کردووە ئەوانە ئێستا لێرن لە هەرێمی کوردستانی 821 کەس ماون بەڵام ئەوانەی تر کە هاتوون دوای ئەوەی کە بە گوێرەی داتا لێکۆڵینەوە لە بواری کەرتی وەبەرهێنان دەکەن ئەوانە گەڕاونەتەوە و خەڵکانێکی ترن کە ژمارەیان سەروی ئەو ژمارەکە ئێستا گوتمان چاوەڕێکن لە دوای شرۆڤەکردن و دراسەکردنی ئەرزێتی کارکردن چکە ئەو کۆڕبەندانی کە جەنابی سەرۆکی حکوومەتیدا بەشدار دەکات بانگشتی وەبەرهێنارانی بیانی ئەکات بۆ کارکردن لە هەرێمی کوردستان وا دەکات کە وەبەرهێنی بیانی متمانە بە هەرێمی کوردستان بکەن ئەوانش ئێستا لێکۆڵینەوە لەو بابەتە کردووە بە تایبەت لە کەرتی کشتتوکاڵ بۆ ساڵی 2023 ڕێژەیەکی زۆر وەبەرهێنی هەنگاری ڕۆ لە هەرێمی کوردستان باش تەرکیزم نەکرد ئەو 821 کە بەس بۆ هەولێر بوویان بۆ تاوای هەرێمی پارێزگای هەولێر بەس بۆ هەولێر لە دهۆک و سلێمانی و هەڵاب بەگشتی پارێزگای هەولێر نازانم لێیان دەپرسن یان بە چمە بەستێک دێنە هەرێمی کوردستان ئەوان بۆ چمە بەستێک دێن لە چ کەرتێکدا زیاتر
کارەکەن لە هەرێمی ئەو کەرتانی کە بەگشتی لە ڕابردووە کاریان لەسەر کردووە بەگشتی کەرتی نەوت بووە و زیاتر کەرتی پەروەردەی وەکو جەنابەت باست کرد بەڵام بۆ ساڵی 2023 بە گوێرەی ئەو وەبەرهێنانی کە جاری یەکەم ڕوو لە هەرێمی کوردستانەکەن ئێمە دەیان بینین چاوپێکەوتیانەکەین ئەوانە بۆ زیاتر بۆ کەرتی کشتتوکاڵی بۆ ساڵی 2023 وەبەرهێنان دەکەن کار ئاسانیان بۆ دەکەن بێگومان ئەو زیاتر ئەو وەبەرهێنەرانی لە وڵاتی ترەوە دێن هەرێمی کوردستان وەبەرهێنان بکەن ئەو کارئاسانیانەی کە هەرێمی کوردستان لەژێر ڕۆشنایی ڕێنمایی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێم کە پێشکەشی وڵاتان دەکرێت وەبەرهێنی وڵاتان نەک دەستی کار ئێمە دەستی کاری ناوخۆیمان ڕەچاوکراوەکو باڵانسێک بۆ هەموو ڕۆژەیەکە دەکرێت ئەوانە ئەو کار ئاسانیان تەنانەت هەندێک لەوانە پێشتر لە شارەکانی باشووری عێراق و بەغدا بوون بەڵام بەو کار ئاسانیانەی کە بە شێوازێکی ستاندارد ئێمە پێشکەشمان کردووە بۆ ئاسانکاری لە وەرگرتنی ڤیزا یان هاتنە ژوورەوەی کەسانی بیانی یان پێدانی نشینگەیمانەوە لێرە ئەمانە هۆکارێک بوون بۆ ئەوەی کە کەسانی بیانی ڕۆڵاری کار ئاسانی وای لێکردون وەبەرهێنەران لە شارەکانتری خوارەوە عێراق و بێنە هەرێمی کوردستان سپاس بۆ بەرز کامیل بەرزنجی بەڕێوەبەری نشینگەی هەولێر کە لەگەڵمان بوویت بەخێر بێت.